ئایا دەرچە لە بەردەم پارتی ماوە بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن؟ ئایا کۆمیسیۆن دەتوانێت هەڵبژاردنەکان دوا بخات؟ پارتی لە حیزبێکی دژە بایکۆتەوە چۆن بووە حیزبێکی بایکۆتچی؟ دوای ئەوەی شەوی ڕابردوو وادەی تۆمارکردنی لیستی حیزب و کاندیدەکانی هەڵبژاردنی کۆمیسیۆن ڕاگەیاند دەرگای تۆمارکردن داخرا و وادەکەی درێژ ناکرێتەوە. بەمەش پارتی مافی بەشداریکردنی لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لەدەستدا. چەند سەرچاوێکیش قسە لەسەر دۆزینەوەی ڕێگا چارەیەک دەکەن بۆ بەشداری ئەو حیزبە لە هەڵبژاردنەکان. بۆ ئەمە چەند هەوڵێک هەن بۆ دۆزینەوەی چارەسەری یاسایی بۆ ئەم کێشانە. بە پێی لێکدانەوە یاساییەکان چەند ڕێگایەک هەیە بۆ ئەوەی هەڵبژاردن دوا بخرێت. ڕێگای یەکەم ئەوەیە سەرۆکایەتی هەرێم مەرسوومێکی تر دەربکات بۆ دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و وادەیەکی نوێ دیاری بکات. ڕێگای دووەم کۆمیسیۆن ڕای بگەێنێکەوە ئەوان ناتوانن بە گوێرەی ئەو کاتەی هەڵبژاردنەکە لە کاتی خۆیدا ئەنجام بدەن بۆیە دوا دەخرێت، یاخود بە شێوەی تایبەت چەند کاتژمێرێک دەرگای وەرگرتنی لیستی کاندیدان بکرێتەوە. بەڵام هەموو ئەم ڕێگەیانش تا 15 نیسان کراوەیە، چونکە ڕێو شوێنەکانی کۆمیسیۆن دوای ئەم بەروارە ڕێگا بەو هەنگاوانە نادات. تاوەکو ئێستا هیچ هەنگایەکی فەرمی نییە بۆ دواخستنی هەڵبژاردنەکان. هەموو لایەنەکانیش جگە لە پارتی کۆکن لەسەر ئەوەی کەوا هەڵبژاردن لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت. ئەگەریش هەڵبژاردن دوا بخرێت کێشەی دیکە دێتە پێش. ئەویش خۆی لەوە دەبینێتەوە کە لە مانگی 7 ئەمساڵ وادەی یاسایی کارکردنی کۆمیسیۆن کۆتایی پێدەن. ئەگەرێکی کەم ئەمساڵ وادەکەی کۆمیسیۆن لە پەرلەمانی عێراق درێژ بکرێتەوە. بۆیە هەر دواخستنێک بە ئەگەرێکی زۆرەوە وا دەکات هەڵبژاردننی ئەمساڵ لە هەرێمی کوردستان ئەنجام نەدرێت و بکەوێتەوە ناوەڕاستی ساڵی داهاتوو. بە دیاریکراوی لەگەڵ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق چاودێرانیش پێیان وایە دواخستنی بۆ ئەم ماوە زۆرەوا دەکات پێگەی هەرێم لاوەستر بێت و بەغدا زیاتر بە پاساوی نەبوونی دامەزراوەی شەرعی کۆنتڕۆڵی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بکات و لاوازی بکات. ئەوەی بۆ تەمای توانزی بەشێک لە چاودێرانەوەیە دەڵێن پارتی پێشوو لەسەر بایکۆتی دەوام بەهۆی نەدانی موچەوە ڕخنەی لە مامۆستایان و فەرمانبەران دەگرت و بە توانجەوە پێی دەوتن بایکۆتچی. بەڵام دنیا گۆڕا، ئێستا خۆی بەهۆی ڕێو شوێنەکانی دادگای فیدراڵی بۆتە بایکۆتچی.